پاڵپێش بە بڕیاری شانەی باڵای قەیرانەکانی عێراق شانەی قەیرانەکانی کەرکووک بڕیاری هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆی دەرکرد و بڕیارەکە چووە بواری جێبەجێکردنەوە بە پێی بڕیارەکە سەرجەم دووکان و بازاڕ و شوێنە گشتەکان جگە لە مزگەوت و مۆڵ و هۆڵەکانی لەش جوانی لە کاتژمێر 6 بەیانی بۆ 6 ئێوارە دەکرێنەوە و هاوڵاتیان دەتوانن هاتوچۆ بکەن بچنە بازاڕ و سەرکار و دوکانەکانیان. هەتا بلێ گرنگە قەدەغەیات چۆ بکەنەوە زۆر پێویستە بکرێتەوە. خەڵک لە ماڵەوە بێزار بوو، خەڵک هیلاک بوو، خەڵک ئیشی نییە، خەڵک کاری نییە، عنی خەڵک وا بوو نەفەروان ئاسم پارەی نەبوو کری خانم بدە حەفازە بکرێ، شیر بکڕێ، غاز بکڕێ، بەخوا هیچی نەبوو. ئیساوا بکرێتەوە الحەمدوللا 5,000 ئیشکا 6,000 هەر باشە بۆ ئەو. هەرچی تەنێ مساعدەی خۆت بکەی هێشتا کەمە چونکە دەوا نییە، دکتۆر نییە، پارە نییە، ئیش نییە، کەسابەت نییە. هەرچی تەنێ کە مساعدەی خۆت بکەی هێشتانێ کەمە. وانە ئیسە من لە ماڵۆ دەرنەچوو دە ڕۆژە دەرنەچوومە ئیسە مەجبورم دەچوم بۆ هەنێ عەشیا. ئێمە نازانی ئەگەر شەڕ بێت لەو بەرە گولەتی بۆتە قازەوە بەس نازانی مە لەکوێ بەتێ باە هەوایە کەس نازانێ وانە ئیلە خوا ئازانیە. ئێمە ئەگەر نەگەرن و بەلای خوا تۆ بۆ ئەستەغفیرەڵڵا نەکەین وەڵڵاه وازمانێ نایەرێ. ئێمە زۆر باشە لە 6 بەیانیەوە تا 6 ئێوارە زۆر باشە ئەتوان مەعیشەتیان بنەڕێەوە. ئەمە دای بخەن ئەم عالەمە دەنە بەرسۆندا ئەمە نابێ کاکەگیان لەکوێ بێرێ خەڵک حکومەت ئەگەر حکومەتە پارەیە داتێ با لە ماڵ دانیشێ با دەرنەچێ دەرەوە تەواو. ئەمە عالەم مینەی پاراکە، مینەی خواردەمێ، مناڵ مینەی حەفازاکە، مینەی شیرەکە، بەخوا لای ماڵمان نازە حەیە پێرەکە من شیریانم بۆی سەر نییە. جگە لە بازاڕەکان نۆرینگە و کلینکە تەندروستیەکانیش لە کاتژمێر 2:30 پاشنیوەڕۆ تا کاتژمێر 5 ئێوارە کراوە دەبن و پزیشکەکانیش دەتوانن تەنها 15 نەخۆش ببینن. هاوڵاتیان دەتوانن لە نێوان قەزا و ناحەکان هاتوچۆ بکەن، بەڵام نێوان شارەکان هاتوچۆ قەدەغە دەبێت. سپاس لەسەر ئەو بڕیارەی کە باست کرد. ئێمە دوێنێ کۆبنەوەی شانەی قەیرانەکان کۆبنەوەیکی تاوچی هەموو شتەکانی تێکرا لەوانە قەدەغکردنی هاتوچۆیەکی لەوانە بوو. لەسەر ئاستی بڕیارەکانی وەزارەتی تەندروستی بەغدا کۆمەڵی بڕیاردرا و هەروەها ئێمەش کۆمەڵی بڕیارمان زیاتر کردەوەتە بۆ ئەوەی هاتوچۆی هاوڵاتیان زیاتر فراوانتر بێ و لەگەڵ ئەوەشا پابند بن بە بڕیارەکانی تەندروستی. ئێمە بۆ مۆزوعی هاتوچۆ ئاساییە تا لە 6 بەیانی تا 6 ئێوارە حتا لە بینی کەرکووک و قەزا و ناحەکانش بە شەرتی خەڵکی شارەکانی دەوروبەری کەرکووک نەبێ، ئەبێ خەڵکی شاری کەرکووک بێ ینی بەڵگەی پێ بێت کە خەڵکی شاری کەرکووکە. خەڵکی شارەکانتر بۆی نەبێنە ژوورەوە ئللا بە کۆمەڵی خەڵکی تەندروستی هەیە، کۆمەڵی خەڵکی بەکاری تایبەت ئەو شتان ناتوانن. لەسەر ئاسی ئەو بڕیارەی جومعە و هەینی و شەممە ئەو بڕیارەکە لە سەروی خۆمانەوە دراوە لەسەر ئاسی وەزارەتی تەندروستی بۆی زیاتر خەڵک کۆمەڵە بێ، تێکەڵاوی زیاد نەبێ، جومعە و شەممە واتە پشووە بۆی خەڵکە لە ماڵە بمێنەوە. هاوکات بە پێی زانیاریەکانی پەیام وەقفی سونی کەرکووک لە هەوڵدایە لەگەڵ فەرماندەی وەپاسوێنە هاوبەشەکانی کەرکووک و ئیدارە و تەندروستی کەرکووک بۆ مانگی ڕەمەزانە و کاتانەی کە بەڕۆژ قەدەغەی هاتوچۆ هەڵدەگیرێ مزگەوتەکان لە کاتی نوێژەکانی نیوەڕۆ و عەسر بکرێنەوە و نوێژی هەینیش ئەنجام بدرێت، بەڵام بە پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکانەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.